سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکان و هاوڕێ خۆشەویستەکانی داپیرە ئەم کاتتان باش هیوادارم هەمولایەکتان زۆر باش بن و زۆر ئاسوودە و دڵخۆش بن. ئێوە کەمیشە چیرۆکێکی نوێم ئامادەکردو بۆ ئێوەی خۆشەویستی ئەگەڕمەوە. هیوادارم بەدڵتان بێ. چیرۆکی ئەم جارشمان لە ژێر ناونیشانی هەستی ئازاردەر بەبێهۆ. ڕامیار لەگەڵ باوکی پێکەوە ژیان. ڕۆژێکیان ڕامیار زۆر بە خەڵپە و پەپەلە نانەکەی خوارد. باوکی بە پێکەنینەوە پێیوت: ئایا تۆ پەلەتە بۆ کارەکە و ئایا ئاگر لە شوێنێک بەربۆتەوە؟ ڕامیار وتی: ئەبێ بگەم بە هاوڕێکەم کە ناوی کاروانە لە بەردەمی دەرگای باخچەکەیە لە کاتژمێر 9 تەواو، بۆیە بە پەلە نانەخۆم. پاشان خلیسکێناکەین لەسەر پلێتی تەختەی تایەدار. ڕامیار پێش کاتەکە بە چەند خولەکێک ڕۆیشت بۆ لای دەرگوازەکە. لەوێ دانیشت و چاوەڕێ هاتنی کاروان بوو. تێبینی کۆترەکانی کرد کە لە ناو باخچەکەیە دانەوێڵەیانە خوارد. ڕامیار بڕیاریە بڕوات بۆ ماڵی کاروان. کاتێک گەشتە ئەوێ لە زەنگی دەرگاکەیانیە و دایکی کاروانیش دەرگاکەی لێ کردەوە وتی: سڵاو لێبێ ڕامیارگیان بەخێر بێی. ڕامیاریش وتی: سڵاو لە تۆش بێ پورێکیان، ئەوە کاروان لەکوێیە؟ دایکی کاروان وتی: لە بەیانیەوە ڕۆیشتۆ بۆ باخچەکە. ئایا لە دەروازەی باخچەکەیە تۆ نەوبینی؟ ڕامیاریش وەڵامیایەوە وتی: نەخێر پورێکیان نەمبینیوە. پاشان ماڵ ئاوایی لێ کرد و دووبارە گەڕایەوە بۆ باخچەکە. کاتێک کە لە ڕێگەکەیە بوو بەرەو باخچەکە هەر بیریە کردەوە: باشە بۆچی کاروان بەبێ من ڕۆیشتووە؟ ئایا ئەو تووڕێیە لە من؟ ئایا من هەستاوم بە شتێکی هەڵا؟ ڕامیار هەستی بە دڵتەنگێکی زۆرە کرد. کاتێک گەیشتە باخچەکە کاروانی بینی زۆر سەرقاڵ بوو بە یاریکردن لەگەڵ کوڕەکانی کە لە هەمان گەڕێکی خۆیان بوون. ڕامیاریش بەرەو لای کاروان ڕۆیشت و پێیوت: سڵاو لێبێ، بۆچی چاوەڕوانی منە نەکرد کاروان؟ کاروانیش وەڵامیایەوە و وتی: من زۆر بەپەلە بووم بەبێ ئەوەی پۆزش بۆ ڕامیار بێنێتەوە. لەسەر خلیسکێنەکەی وەرچەرخا و دوورکەوتەوە. ئەو ڕەفتارە تووڕە و ناژیرانە لە کاروانەوە هەستی ڕامیاری زۆر برینار کرد. ڕامیار دەستی کرد بە خلیسکێنە، بەڵام دڵتەنگ بوو. هەر زوو هەستی بە بێتاقەتی کرد و بڕیاریە بڕوات بۆ سەردانی باپیرەی کە لە نزیک ئەو باخچەیەوە ژیا. باپیرەی هەستی بە ئاسوودەیەکی زۆر کرد کاتێ کە ڕامیاری بینی. ڕامیاری سەبارەت بە ڕەفتارەکەی کاروان هەوڵیە بۆ باپیری بگێڕێتەوە. هەموو شتێکی بۆ باس کرد. باپیرەش زۆر بە ئارامی و گرنگی پێدانەوە گوێی بۆ ڕامیار گرتە بوو. دواتر پێیوت: زۆر بێتاقەت دیاری ڕامیارگیان. ڕامیاریش وەڵامیایەوتی: بەڵێ باپیرەگیان، کاروان پارێزگاری لە پەیمانەکەی نەکرد کە لەگەڵ منابەست بووی. هیچ پۆزشێکیشی بۆ نەهێنامەوە. باپیری ڕامیار وتی: ئەوە هەڵەیە لەلایەن ئەوەوە، نابوایە کارێکی لەو شێوەیە بکە، بەڵام هەر چۆنێک بێ تۆ هاوڕێی دڵسۆزی کاروانی، پێویست بوو ئەو هەستی تۆ برینار نەکا. کارێکی باشی نەکردووە کەوای کردووە. ڕامیاریش وتی: باپیرە لەوانەیە بیری کردبێتەوە من تەمەنم بچووکترە لەوەی کە یاری بکەم لەگەڵ ئەوە. باپیریشی پێیوت: نا، بێگومان وانییە. تۆ متمانە و بەخۆت هەرگیز لەدەستمەیە. بڕۆ چێژ ببینە لە کاتەکانی خۆت و لە باخچەکەشا و خەریکی یاریکردن بە. من گومانەکەم ئەو مەبەستی برینارکردنی هەستی تۆ نەبووە. ئەتوانین لەو بارەیە و توێژی لەگەڵا بکەین؟ ئەگەر کێشەیەک هەبێ ئەتوانن خۆتان پێکەوە چارەسەری بکەن. ڕامیاریش بۆ ماوەیەک هەستی کرد هێور بۆتەوە و شتێکی وا نەماوە لە دڵیا، بۆیە گەڕایەوە بۆ باخچەکە. کاتێک کە کاروان ئەمی بینی بانگی کرد و پێیوت: ئەوە تۆ لەکوێ بووی؟ دەی وەرە لامەوە یاری بکەین پێکەوە. ڕامیاریش ڕۆژ بەرەو لای کاروان و دەستیان کرد بە خلیسکێنە بە خۆشی و شادیەوە.
دواتر ڕامیار وتی کاروان سەبارەت بەوەی کە ڕوویە چی بووە با گفتوگویەکی لەسەر بکەین. ئیتر هەردووکیان پێکەوە گفتوگویان لەسەر بابەتەکە کرد و بۆیان ڕوون بۆوە کە شتێکی وانە بوو تەنیا ئەم بە هۆکارێکی ئاسایی هەستی برینار بووە. دوای ئەوە چێژیان بینی لە ناو باخچەکە و هەردوو هاوڕێکە وەکو پێشووتر گەڕانەوە بۆ یاریکردنی خۆیان و بەڵام لەگەڵ ئەوەیە کاروان داوای لێبوردنی لە ڕامیار کرد وتی من هەڵم کردووە من خۆم بێتاقەت بووم بەوەی کە تۆ درەنگ کەوتووی منیش وا هەستم کردووە کە تۆ نایت بۆلام لەبەر ئەوە تووڕە بووم. هەردووکیان داوای لێبوردنیان لە یەک کرد لەبەرەوەی هەردووکیان هەڵەیەکیان ئەنجاما بوو بەڵام لە کۆتاییە ئەو دوانە هەردوو هاوڕێ و سۆزەکەی خۆیان بوون و خۆشەویستیان بۆ یەکتری دەربڕێ و دوای یاریکردن گەڕانەوە بۆ ماڵەوە کەواتە هەرگیز مەهێڵە بەبێ هۆکارێکی تایبەت نیگەران بیت یاخود هەستت برینار بێ لە بابەتەکان تێبگە لە هاوڕێکەت تێبگە لەو کەسانەی لە چواردەوتن تێبگە دواتر ئەتوان بەوتوێژ و قسەکردن و گوێگرتن لە کێشەکانی یەکتر هەموو بابەتەکان چارەسەر بکەن. هایەوەش وەکو کاروان و ڕامیار دوو هاوڕێی باشی یەکتری بن هەمیشە خۆشەویستی یەکتری بن لە یەکتری ببورن یەکتری ببەخشن بزانن کێشەکان چین ئەو کاتە گرنگترین شت ئەوەیە کە ئێوە بینی لێ بکەنەوە خۆتان لە هەموو کێشەیەک زیاتر گەورەترن. تا چیرۆکێکی تر و بەرنامێکی نوێ هەر شاد بن خواتان لەگەڵ.